لە یەکەم تاقیکردنەوەی خۆیدا لە خولی پلەیەکی عێراق باسکەی پێشمەرگەی سلێمانی سەرکەوتنێکی گەورەی بەسەر ئەکادی میوانی تۆمار کرد. لە یەکەم یاری نێوانیان هەردوویانی پێشمەرگەی سلێمانی و ئەکادی شاری هەولێر لە شاری سلێمانی بەیەگەیشتن. یاریزانانی پێشمەرگە لە یاریەکەدا ئاسێکی بەهێزیان پیشانی تیپی بەرامبەردا و هەرزوو کۆمەڵەی یەکەمیان کۆتایی پێهێنا. یانەی میوان لە کۆمەڵەی دووەمدا توانی ئاسێکی بەرزتر پیشان بدات و بە 25 خاڵ بەرامبەر بە 21 خاڵ کۆتایی بەو کۆمەڵەیە بێنێت. بەڵام بەهێزی یاریزانانی پێشمەرگەی خاوەن یاریگا وای کرد کە هەردوو کۆمەڵەکەی تر بەزووی بەسوودی خۆیان کۆتایی پێبێن و یاریەکەشان بە جیاوازی 30 خاڵ و بانجامی 86 خاڵ بەرامبەر بە 56 خاڵ لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێبێنن. ئەوەی کە پێویست بوو وەکو پلان وەکو سیستەم وەکو خستە یاری توانیمان لە 170 لە 180 تەطبیقکەین لە یاریەکە بەوەی یاریەکە یاریکی قورس نەبوو بۆ ئێمە. لە هەموو یاریزانەکانمان بەکارێنان لە یاریەکان یەک یاریزانەکان هەمویان بەشدار بوون لە یاریەکە. لە قۆناغدا پلانەکانمان گۆڕانکاریێکی تایبەتی تایە. یاریزان هەمان یاریزان بەڵام پلانەکانمان هەیە پلانمان هەیە کە بۆ زۆرترین بۆ هەموو شێواز دفاعیە بۆ هەموو شێوازی هجوومیەکان بتوانین ئینشەڵا پلانەکان تەطبیق بکەین و سەرکەوتنێکی باش و نوێنەری باش بۆ کوردستان بین. ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە بتوانین بکەینە بتوڵەی دەرەجەیەکی عێراقی ئینشەڵا هەر ئەگەینەوە بتوڵەی و ئینشەڵا نەتیجەی پاریش بەدەستێنینەوە کە بتوانیمان پلەی یەکەم بەدەست بێنین. ئامانجی ئێمە ئەوەیە کە بتوانین لە بتوڵەی دەرەجەیەکی عێراق سەرکەین بۆ ممتاز بە ئاستێکی زۆر نایاب. نەخێر لە ئاستیان ڕازی نەبووم لەبەرەوەی چاوەڕانیۆمان نەدەکرد بین کە بۆ پاڵەوانەتێکی وا خۆمان ئامادە بکەین. یعنی ئامادەکاریەکەیمە زۆر کتوپڕ بوو هەر لە ناکاو یعنی بۆ ماوەی هەفتەیەک وەرن یاریتان هەیە بۆ تەصفیاتی عێراق. یعنی شتێکی زۆر زەحمەتە تا تیپ کۆ دەکەیەوە. چەندەها یاریزانمان یعنی خەریکی تاقیکردنەوەن هەمویان خەریکی ئیشن. طبعا هێشتان کۆتایی نهاتوە یاری دوم لە هەولێرە ئومێدم هەیە کە تیپەکەم بتوانینە و جارە لێیان بینەوە. بڕیاریشە لە یاری گەڕانەوەدا یانی پێشمەرگەی سلێمانی ڕووکاتە شاری هەولێر و براوەی هەردوویانش سەرکەوێت بۆ قۆناغی کۆتایی خولیانە پلەیەکەکانی عێراق کە بڕیارە کێبڕکەکانی لە شاری بەغداد بەڕێوە بچێت. جێی ئاماژەیە ساڵی ڕابردوو یانەی پێشمەرگەی سلێمانی توانی بۆ یەکەم جار ببێتە پاڵەوانی یانە پلەیەکەکانی عێراق و سەرکەوێت بۆ خولی نایاب بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە لە خولەکە کشایەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.